والله داوي راسخي داوي غازخين غاز ما نماوە يعني براسي ئەچتە هەرشی شوێنەیە ماڵی ئەوە بێ کوڕێکەیە ناوی زانایە غاز فرۆشە يعني مەمە هی ناو بازار بەتایبەتە بەناو بازار هی فڕنەکان و هی مەطعەمەکان و لەفە فرۆشەکان هەرچەندەکەین ئیسا دوێنێ تەبلیغ مالیکەوتی کاکەجیان بەتەبای من مەبن ئاسایش لە بان مەخان نایە بردێتی بۆ على ئەساس لە قەرەنجی تەوزیعی کردووە وتوێتی کاکە غاز نییە بەتەمای غاز مەبن ئێمەش غازمان نییە و بەڕاستی زۆر يعني داوا لە قایمقامەکەین جەنابی لێرە حاضر بووایە حەزمانە کرد ناتوو ئەڵێن ئەبێ بەڕاستی حولێکمان بۆ بدە و چارەسەری ئەم وەزعمان بۆ بکەن ئەبێ سرە بگری ئێسرەش بە من ناگرێ برا بەخوا ئیسا غاز بڕۆ بکڕە هەر دەستیش ناکەوێت نییە بە 35 نییە بە 30 نییە دەست ناکەوێت نییە من نانەواەکانی چەمچەما بەدەست منەوەی لە فەفرۆشە نانەوەیە مەطعەمە ئەوەی کە ئێستا ئەو غازی لە بەردەستمە ئێستاگە بەش هەمویان ناکە ئەوە هەمویان خۆیان ئاگادارن هەتا ئێستا بۆیانم دابین کردووە بە بێ کێشە بەس لە ئێستا بەدواوە من ئەوە هاتوومەتە قایمقامێت بۆی حەلیەم مەوزوعە بکەن بەشیان ناکە غازەکە بۆ نمونە لێرە حیسە کەم بووە تەنەکەی کەم بووە لەبان مەقان هەموو ڕۆژێ وەرمەگرت ئێستا ڕۆژنە ڕۆژێکە ئەوە هەمویان لێرن بۆ هێنایان مەگوێرە بۆی خۆیان ئاگادار بن کە تەلەفۆنیان بۆکەم بڵێم غاز نییە قەنەعاتم پێ بکەن هاتوومەتە قایمقامێتیش بۆەوەی خۆیان حەلیەم مەوزوعە بکەن ئەوەی کە ئیسە لە بەردەستمایە بەشیان ناکە چونکە نانەوە هەیە ڕۆژی 3 بتڵ 4 بتڵ 5 بتڵ سەرفەکان لە فەفرۆشە عینەن مەطعەمە عینەن چایخانەیە عینەن بەشیان ناکە ئیتر من ئەوەی لەسەرمە بۆیانم کردووە تا ئەم دەقەیە لە ئیسە بەدواوە بۆی هاتوومەتە ئێرە و هانام بۆ ئەمامردۆ بۆی خۆیان هاوکاریان بکەن ئەوەی لەسەرمە کردومە بۆیانە تا ئەم دەقەیە وەڵی تا ئەم دەقەیە هیچیان پێمان نەوت و ئەڵێن چاوەڕێ بن ئیتر ئەوەی کە بە من کراوە ژمارە و ناوی هەموو دوکانەکانم پێیان وتووە هەتا ئەم دەقەیە هیچیان بۆمان نەکردو ئەڵێن چاوەڕێ بن وەڵای ئەم وەکی نانەوەکانی سەمسەماڵ ئەم ڕاتین گرونەوەمان کردووە بۆ کێشەی غاز بەڕاستی کێشەی غازمانەیە غاز گرانە ئەگەر بۆمان دابین نەکەن ئەبێ دایخین هەتا دوێنێ لا هزار بۆمان هات باش بەڵام پێمانەوەتۆ غاز نەماوەی تەبێ بۆ خۆتان مشوی خۆتان خۆن ئێمەش هاتوین ئێمە ڕۆوەک ناڕەزایەتیەک لە بەردەم قایمقامی سەمسەماڵە ڕێم کەناڵە بەڕێزەیەوە دەنگی خۆمان بگەینین ئەم غازە ڕۆژانە بۆتان نایە بێ بچن سەرە بگرن ئایا توانم بچن سەرە بگرنەوە ناتوانین مەجالمانە گرانیشە لە بازار بیکردن بە 25 30 هزار دەنینە يعني تو بس 30,000 أي شيء نان غرامج بتشكوك يعني إلا بيو غرامة بيبردو هش بيدي هزار يدنينا راسي سمسمال جيري غازة وكورمر هم يسعاد اليوم الدنيا كشيء اللي يربي غازي أو حالي سمسمال بدأت بيغازي